سێ بۆنەی گرنگ لە یەک ڕۆژدا کۆبۆتەوە. وەزیری بازرگانی بازاڕەکان دەڕێڕێ و دەڵێت ناهێڵین نرخ گران ببێت. گەڕەکەکانی سلێمانی کێشەی ئاویان نەما. ساڵتان لێبێت و ڕەمەزانتان پیرۆز. ئەمڕۆ سێ بۆنەی گرنگ کەوتونەتە یەک ڕێکەوتەوە. یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە و یادی 33 ساڵەی ڕاپەڕینەکەی هەولێرە. هەر ئەم ڕۆژ 54 ساڵ تێدەپەڕێت بەسەر یادی ڕێکەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970. ئەمڕۆ لە هەولێر یادی ڕاپەڕینەکەی بەهاری 1992 کرایەوە. ئەو ساڵە خەجەباوە بووە یەکەم ژن کە لە ڕاپەڕینەکەدا گیانی بەخشی. ئەمڕۆ لە لای پێکەرەکەی خەجەباوە یادی ڕاپەڕین کرایەوە. خوشکەکەی خەجەباوە قسەی بۆ پەیامنێری 1964 کردووتی خەجەباوە ئیسراحەتی کرد. برای گەلێ زۆرە ئەلعانەکە. ئەم نیوەڕۆیە کەمال موسلیم وەزیری بازرگانی هەرێمی کوردستان ناو بازاڕی هەولێر گەڕا و لە حاڵ و ئەحواڵی نرخی دەپرسی. پەیامنێری 1964 لە وەزیری بازرگانی پرسی چۆن ڕێگری لە بەرزبوونەوەی نرخی کەلوپەل بەگشتی و نرخی گۆشتی سوور دەکەن. کەمال موسلیم وتی کاری لیژنەکانمان زۆر چڕ کردووەتەوە و ناهێڵین نرخ گران ببێت. هەر ئەمڕۆ ئاواد محەممەد قایمەقامی سلێمانی بە 1964 ڕاگەیاند هۆکاری بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور ئەوەیە لە وڵاتانی دراوسێ ڕێگری دەکرێت ئاژەڵی زیندوو بهێنرێتە هەرێمەوە. لە سلێمانی تر لەمڕۆوە گەڕەکەکانی قڕگە و دەوروبەری کێشەی بێ ئاویان نامێنێت چونکە هێڵی دووی ئاوی دووکان سلێمانی بە باشی کاری خۆی دەکا و ئاو دەگاتە هەموو گەڕەکەکان. بەهۆی ئەو شەپۆلە بارانبانینەی ماوەی ڕابردوو سلێمانی گرتەوە کارەبا لە پرۆژەی ئاوی دووکان سلێمانی بڕاو کێشە بۆ دابشکردنی ئاوی بەشێک لە گەڕەکەکانی سلێمانی و قەزا و ناحیەکانی دەوروبەری دروست ببوو بەتایبەت لە گەڕەکەکانی قڕگە فەرمانبەران سەروەری و کورسات. ئاماد جەلال بەڕێوەبەری ڕاگەاندنی ئاوی سلێمانی بە 1964 ڕاگەیاند ئەمڕۆ ئەو گەڕەکانە کێشەی بێ ئاویان نامێنێت. لە سنووری قەزای دووکان ڕووداوێکی هاتوچۆ هەیە دەمەوێت سەرنجتان بۆ ئەوە ڕابکێشم کە لە ڕووداوەکەدا سێ کەس گیانیان لە دەستداوە بەهۆی کۆنتڕۆل لە دەستدانی شۆفێری بار هەڵگرەکەوەکەوە مریشی زیندوی بار کردبوو لە نزیک چەمی ڕێزانی سنووری قەزای دووکان سێ کەس گیانیان لە دەستدا بەهۆی وەکوتم لە پێچێک کە شۆفێرەکە کۆنتڕۆلی لە دەستدا بوو بار هەڵگرەکە وەرگەڕا سێ کەس گیانیان لە دەستدا و دەیان وەکو لە هاتوچۆی سلێمانی بڵاوی کردوێتەوە دەیان مریشکش بەهۆی ئەوەی کە لە بار هەڵگرەکە وەرگەڕابوو مردار بوونەتەوە. لە 1964 هەواڵەکانم پێشکەشکردن بە هیوای ڕۆژێکی خۆش و ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەت. هەر شاد.